هاوار لە واشنتۆن دەستی خستە قورگی بارزانیەکان. تەقینەوەی گەورە لە واشنتۆن بۆ موچەخۆران. ئایا ملیارەها دۆلاری دزراوی موچەخۆرانی هەرێم لە بنەماڵەی بارزانی دەسەندرێتەوە؟ They have a great reputation in Congress. Congress says, oh, they fight so hard. No, they fight hard when they get paid. So I'm very disappointed in the Kurds. سەردەمێک بوو بنەماڵی بارزانی واشنتۆنیان وەکو حەوشەی پشتەوەی خۆیان دەبینی بۆ شاردنەوەی سامان و کڕینی موڵکی خەیاڵی. بەڵام ئەمڕۆ هاوکێشەکە بە تەواوەتی سەرە و ژێر بۆتەوە بەپێی بە دوواداچوونە یاسایی و میدیاییەکان. ئەمریکا لە ئێستادا نەک تەنها بۆتە گۆڕەپانی لێپێچینەوە لە کوڕانی بنەماڵەکە، ئەوکو دەرگایەکی گەورەش لە بەردەم موچەخۆران و هاوڵاتیانی ستەملێکراوی کوردستان کراوەتەوە بۆ ئەوەی لە ڕێگەی دادگا فیدراڵیەکانی ئەمریکاوە داوای مافە داراییە دزراوەکانیان بکەن. ئێمە هەمومان لەم وڵاتە ئەبێ قسەم لە نوێترین و گرنگترین پێشهاتدا هاوار وریا براخاست بەڕێوەبەری دەستگای میدیای کۆباس لە دیدارێکی فەرمیدا لەگەڵ ئانالیست بێرکارت بەرپرسی بەرنامە جیهانیەکانی ئەمریکا لە ڕێکخراوی ناوداری شەفافیەتی نێودەوڵەتی لەقی ئەمریکا کۆبووەوە. لە کۆبوونەوەکەدا بەڕێوەبەری کۆباس کۆمەڵێ بەڵگەنامە و دۆسی حاشا هەڵنەگری خستە بەردەم ئەم ڕێکخراوە جیهانیە و ئەو لایەنە ئەمریکایانەی کە کەیسەکەیان لەدەستدایە. بەڵگەکان ڕوونی دەکەنەوە کە چۆن بنەماڵەی بارزانی بە ملیاران دۆلار قەرزداری هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمن و ئەو پارانەی لە چوارچێوەی سپیکردنەوەی پارەدا براونەتە ئەمریکا لە ڕاستیدا قوتی خەڵکی کوردستانن. بەهۆی ئەوەی لە ئێستادا کەیسێکی کراوەی فیدراڵی لە دژی مەسرور بارزانی و براکانی لە ئارادایە. یاسای ئەمریکی ڕێگا بە پێشکەشکردنی سکاڵا دەدات و موچەخۆرانی هەرێم دەتوانن لە ئەمریکا داوای موچەکانیان بکەن. بۆپێی زۆربەی ئەندامانی بنەماڵەکەش ڕەگەزنامە یان مافی مانەوەی ئەمریکایان هەیە، ئەوان لە بەردەم یاسای فیدراڵیدا وەکو هاوڵاتی ئەمریکی مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. دادگای ئەمریکا ئێستا داوای سەرچاوەی ئەو ملیارەها دۆلارە دەکا کە براوەتە ئەو وڵاتە. کاتێ دەسەلمێندرێت ئەو پارانە بە شێوەی نایاسایی و لەسەر حیسابی بڕینی موچەی خەڵک کۆکراونەتەوە، موچەخۆران مافی یاساییان دەبێت وەکو قوربانی تاوانەکە داوای قەرەبوو بکەنەوە. I'm not happy with the delivery of the weapons. I'm not thrilled with it, but a small amount of weapons were sent, and we'll see who has them. But I'm not happy with what happened with the Kurds. The Kurds did not deliver the weapons. کاتێ دادگای فیدراڵی بە فەرمی دەست بەسەر مڵک و ماڵی قاچاق و سپیکراوەی بەرپرساندا دەگرێت، ئەو سامانە نابێتە مڵکی حکومەتی ئەمریکا بەتەنها، بەڵکو بەپێی پرۆسەیەک بە گەڕاندنەوەی دارایی دەناسرێت دەکرێت بخرێتە سەر سندوقێکی تایبەتە و بە چاودێری نێودەوڵەتی بگەڕێنرێتەوە بۆ خاوەنە ڕاستەقینەکەیان تا موچەخۆرانی هەرێمن. ئەو سیاسەتە کە بنەماڵی بارزانی پەیڕەویان دەکرد نەک تەنها حیزبە کوردیەکان و هاوڵاتیانی ناوخۆی کرددا دوژمنی خۆیان، بەڵکو پایەکانی دەسەڵاتیانی لە ئەمریکا هەژان. لە ئێستادا ئیدارەی ترامپ بە چاوێکی ترەوە دەڕوانێتە کورد بەشێک لە بەرپرسانی باڵا و تەنانەت بەم هۆکارەوە چەندین جارە ترامپ کوردی بادز ناوهێناوە. ئەو کۆنگرێسمانانەی پێشتر لۆبیان بۆ کورد دروست دەکرد و بەرگریان لە کورد دەکرد، ئێستا دەنگا و زوڵاڵەکەیان بڕاوە چونکە گەندەڵی و فەزاحەتە داراییەکانی کوڕانی بارزانی بوونەتە شەرمەزاری بۆ ئەوانەی پشتگیری کوردیان دەکرد. We sent some guns with ammunition, and they were supposed to be delivered, but they kept it. I said they're going to keep it, but